سەرۆک مام جەلال بوو یەکەم سیاسی کورد لە مێژووی عێراقدا کە پۆستی سەرۆکی وڵات لە ئەستۆ بگرێت و یەکەم سەرۆک کۆماری هەڵبژێرداوە لەلایەن ئەنجومەنی نوێرانی عێراق لە مێژووی ئەو وڵاتەدا لە بیستەکانی سەدەی ڕابردوودا و یەکەم سەرۆک کۆماری عێراقە کە لەژێر دەستووری نوێی عێراقدا هەڵبژێردابێت. لە سەردەمی سەرۆک کۆماری سەرۆک مام جەلالدا بەهۆی سیاسەتی حەکیمانی سەرۆک مام جەلالەوە ئاشتەوایی و برایەتی لە نێوان لایەنە سیاسەکانی عێراقدا هەبوو. بەو هۆیشەوە لەلایەن ئایەتوڵڵا سەید عەلی سیستانی مەرجەعی باڵای شیعەکان ناسناوی سەمام ئەمانی پێبەخشرا. لە دوای نەخۆشکەوتنی سەرۆک مام جەلالەوە عێراق بە دۆخێکی سیاسی زۆر نالەباردا تێدەپەڕێت و چەندین کێشەی سیاسی و مەسەبی ڕووی لە عێراق کردووە. بە شاهدی گەورە سیاسەتمەدارانی جیهان و عێراق و کورد تەنها کەس توانای ڕاگررتنی هاوسەنگی سیاسی لە نێوان لایەنە سیاسەکان و توێژە جیاوازەکانی عێراق هەبووە تەنها سەرۆک مام جەلال بووە. جەلال تاڵەبانی کوڕی حسامەدین کوڕی نوڕەڵای تاڵەبانی ڕۆژی 12 تشرینی دووەمی ساڵی 1933 لە گوندی کلکانی بناری چیای کۆسر لەدایک بووە. سەرەتای منداڵی هەر لەو گوندە دەبێت، پاشان باوکی دەبێتە ڕێبەری تەکیەی تاڵەبانی لە کۆیە، بە ماڵەوە دەچنە ئەوێ و خوێندنی سەرەتایی لەو شارە تاو دەکات و قۆناغی ئامادەی لە کەرکووک و هەولێر تاو دەکات. سەرۆک مام جەلال لە تەمەنی لایەتیدا تێکەڵی کاری سیاسی دەبێت. لە مانگی شوباتی ساڵی 1953 سەرپەرشتی سازدانی یەکەمین کۆنگرەی یەکێتی قوتابیان دەبێت و هەر لەو کۆنگرێدا بە سکرتێری گشتی ئەو ڕێکخراوە هەڵدەبژێرێت و هەر لە هەمان ساڵدا دەبێتە یەکێک لە دامەزرێنانی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان و ساڵانی 1953 بۆ 1955 دەبێتە سکرتێری لاوانی دیموکرات. ساڵی 1959 کۆلیژی یاسا لە بەغدا تەواو دەکات. سەرۆک مام جەلال لە حەڤەی کانونی یەکەمی ساڵی 2012 لە بەغدا دۆخی تەندروستی ناجێگیر بوو. لە دوای ئەو نەخۆشکەوتنەی مام جەلال عێراق و گەلەکەی ڕوبەڕووی کێشەی گەورە بوونەوە. جگە لە شەڕی تایفی نێوان شیع و سوننە تەنانەت شەڕی کورد و عەرەبی سەری هەڵدا و عێراق بە تەواوەتی تێکچوو تا دواتر لە 3 دەی 2007 سەرۆک مام جەلال لە نەخۆشخانێکی شاری بەرلینی ئەڵمانیا دڵە گەورەکەی لە لێدان کەوت.